پێشەکی دەستخۆشی لە ڤیم فاوندیشنەکەم بۆ ڕێخستنی پێشانگای هەلیکار شتێکی زۆر جوانیان کردووە، شتێکە کە زۆر پێویستە. پێشانگایەکی ئاوها گەورە کە زیاتر لە 1500 هەلیکار ڕاگەیەنراوە لەلایەن چەندین کۆمپانیا بۆ بەپێی معلوماتی من زیاتر لە 6,000 کەس ئامادە بووە ناوی خۆی تۆمار کردووە بۆەوەی ئەو بۆ شایانەی کە هەند لە کۆمپانیەکان لەلایەن ئەوانەوە پڕ بکرێنەوە. بۆی من دەستخۆشیان لێەکەم هەموو حکوومەت پشتیوانی ئەم جۆرە پێشانگایانە ئەەکەین، دەستخۆشی لە ڕێخەرەکانەکەین جارێکی تر و پشتیوانیشانین چکەن ئەمەی کە ئیشی حکوومەت ئەوەیە جەوێک بڕەخسێنێ تاکو بازار بەهێزتر بێ، تاکو کۆمپانیەکانی کە لە کوردستانن کاریان زیاتر بێت، تاکو هەلیکاری زیاتریان هەبێ، تاکو بەرهەمیان زیاتر هەبێ. بۆیە ئەم جۆرە ئیڤنتانە پیشانی ئەوە ئەدەن کە بەڵێ بازار هەیە، بازار بەرەو گەشە شەڕوە، بەرەو گەشەکردنە ڕوە کە 1500 هەلیکار هەبێ. ئەمە چەندین ئیشی تریش هەیە کە پڕ کراوەتەوە. بۆیە ئەمە ئاماژەیەکی باشە و هیوادارین لە ئیڤنتی ساڵی داهاتوو دوو ئەوەندە هەلیکار هەبێ و دوو ئەوەندە کەس هەبێ کە تەقدیم بکەن پۆستەکان پڕ بکەنەوە. من هیوادارم بۆ پێشەنگای داهاتوو بەڕێوەبەرایەتێکی زۆر زیاتریش بەشدار بن لە حکوومەت تاکوی تر لە مەولا خەڵک بە سیڤی وەربگیرێ، خەڵک لە دەرەنجامی پرۆسەی چاوپێکەوتن و مقابلە وەربگیرێت و دوورکەوینەوە لە واستە و لە تەسکیە و لەو شێوازی پڕکردنەوەی پۆستەکانی حکوومەت کە پێشتر هەبوونە. بۆیە ئەمە هەنگاوێکی باشە دەستخۆشی لە ڕێخەرەکانەکەین جارێکی تر.